خاتونێکی بەتوانە بە سەلیقە دەست ڕەنگینمان لەلا میوانە کە هونەرەکەی خۆی خستۆتە گەڕ ئەوەی کە لەسەر جلی کوردی و هەروەها دروستکردنی ئەکسسواراتی تایبەت بە جلی کوردی کار بکە هەر بۆیە ڕۆنە لای خاتو سۆما ئەحمەد کە لەگەڵەوەی زۆر بە خێراتنی ئەەکەین سپاس بۆ تۆ جا کاتێک خەری بوون ستودیۆکە ئامادەبانەکردبووی کە بینە لای ئێوە ئەو باڵێن بەرهەمەکانی دەستی خاتو سۆماماندانە دایکیشی لەگەڵی هاتبوو ڕۆژی دوێنە ڕۆژی دایکان بوو پیرۆزبای لە هەموو دایکانەکەین هەموو دایکێکی شەڵا سایە و سێبەری بەسەر منداڵەکانی خوا بیپارێزێت دەستی دایکی سۆماخانیش خۆش بکەونە بەگڕوتینەوە ئاگەی لە کچەکەی بوو بەخێبەی سۆماخان پێمان بڵێ چەند ساڵ خەریکێم ئیشەی لە چیۆ دەستێک پێکە چون ماشەڵڵا دیزایانی جلی کوردیەکەی ئەکسسواراتی جلی کوردی دروستەکەی چۆنەشەکان لەمانەشیشی ترم هێچ کەمە خۆم لە ئەسڵ ڕستمەکەم ئەی ماشەڵڵا کاتێ بە ڕۆژێکیش داواتت بکەین بۆ ئیشەڵڵا بەشیشم زۆرە لە مناڵیەوە دەستم پێ کردووە مامۆستای ئەکادمی منە بووە زیاتر هەمووی لە دایکمەوە ماوەتەوە بووم ئای یەخوا بۆت بمێنە بەس وەکو دیزاینەر تقریبن ئەوە بێ بە هەر ساڵ ئیشی تیاکەم لە چیە دەستە پێ کرد؟ لە ڕۆژی دایکەوە دەستم پێ کرد بۆ دایکی خۆمە دیۆم کرد ئێتر بوو کەوە ئەی دەستە یەکەم شت بەکەوە و جانتا و کڵاوەکی دەستم پێ کردوەوە ئێتر مشوارەکە پارەت پێدا دەستەکان خۆش ئێستا باسی ئیشەکانمان بۆ بکەی یشەکانت ماشەڵڵا زۆرن هەم جلو بەرگە هەم ئەکسسواراتە ئەوە بەشێکی بچووکێتیشتی زۆر زیاتریش ئیشەکانشتا با باسێکی ئیشەکان بکەین بە ئام خۆی لە چیا بینێتەوە من ئیشەکان چییە بەڵێ لە هەموویان خۆمەبین هەر هەموویم ئەوە نەخۆشە ئەو نەخۆشەویستی ماوەتێ تا ئەوها شتەکان تاک دەرەچێت کە لە ئیشی دەست تا خۆشەویستی تیابێت جیاواز دەرەچێت یعنی ناتوانین بەس لە بە خاتیەوەی کە بزنسێکە تۆ بۆ خۆتە کردوتەوە ینی سیفادەی لێ ئەەکەیت ئەو شتە و بۆ دیقەیە دەرچێ بۆ جوانیە خۆی ئەڵێن هەر ئیشێک تێکەڵ بە خۆشەویستیت کرد تیا سەرکەوتوێت باسێکی ئەم وردەکاریانە مۆکە ئەمە چەند کاتی ویستووە تا کلااوەکە 8 ساعتی ویستۆ باشە جانتاکە جانتاکە کەم تریویستۆ تقریبن 2 ساعتی بەس بوو هێلەکەکەش زۆر ئاسان بوو پشتێنەکەشی ئاسان بوو باشە لای من ئاسانە لەبەری حەزم لێ ئیش باشە ئەم جانتایە چۆنە ئەم قۆناغی چنینەی تەنیا خۆتە یا هەر هەمووی دروستکردنەکەی دروستکردنەکەشی خۆمە کامل جانتاکە نییە بە حازری و تۆ بە چنینەکەی بۆ کردبێت بە جانتاکەەوە دروستت کردووە باشە خواستی هاوڵاتیان خانمان بۆ ئەم سێتانە چۆنە جانتاکەی ئەوەی کە بەدەست سەحرازم پشتێنە من یەکەم جار بە خزم و دۆست دەسم پێ کرد بە هاوڕێ و برادەر هەمووی حەزیان لێبوو بردیان ئێستا ماشەڵڵا بە بۆنەی پیجەکەمەوە ئیشم زیاتر بووە نای پیجەکە چێ بە هاوکاریشت بین ئێمەشەوەیە بیلیدی باشە ئێستا بەس ئیشەکانی ترتمان بۆ بکات کاتەوە دیارە لە پاڵەمانە جانتاش هەر دروستەکەی وایە یان دیزاینێت تۆی ڕازین تۆ باسێکی ئەم جانتانەمان بۆ بکە کە ئەمەیان بە قەنەفە بوو بە قەنەفە بە قەیفە بوو بەڵام ئەمان بە چەرمە بەڵێ ئەمە ئیشی جیاوازە لە بەرەوەی ئەمە قاعدەکی بە قەوەترە بەڵێ هەمووی لە سفرە دەستی پێ کردو هیچی ئەوە نیە حازر بە بۆ هەرێک لەمانە بە تایبەت چوو بێتیت فێری بوو بێت باشە ئەمە مۆدلێکی جانتایە ئەمە حەسیرەکانە بۆ سەیران زیاتر بەکاری ئەهێنن ئافرەتان بۆ لەگەڵ جل و کوردی شتیوە زۆربەی کەسەوەم لێداواکەم بۆ هاوین لەگەڵ خۆیان بۆ سەیران گەورە حەجمی گەورەیان ئەوێت باشە ئەم مۆدلێک هاوشت هەیە وایە ئەوە هێنی حافلەیە زیاتر بەکاری ئەهێنە خانمان بۆ حافلە بەشی مۆبایل و مەیکەپ بوو شتەکانی خۆمان ئەمایتر خۆ ئەکرێت لەگەڵ باقی شتەکانیان بۆی ڕێک بخێوایە شتێن و جلو زۆر خانمانی شێلێ میداوە ئەکەن ئەڵەن بە ئەکسسواراتەوە بۆ می بکە کەواکە ئەکسسوارات و شتێن و جانتای خۆی لەگەڵا بێت هەمووی بە سێتی بێتە لای من باشە سۆماخان ئەمە باسێکی ئەمانەمان بکەیت ئەمە گوارەکەیە بزەوت ئەمەیە کە باسم کرد گوارە و پشتێن و باکەواکەشیان پیشان بدەم کەواش ئەمەش هەر سێتی ئەوە ئەمە سێتی ئەوەی بێکەوە ئاو هایەت ئەکسسواراتەکانی تریشی لەگەڵانە ئەڵەن پیرۆزی بێ هەر کەسێ لەبەری کرد ئێستا لە پاڵ ئەمانەیە تاجی کیش دروستەکەی وایە بەڵێ من تاجی سەری بوو پێمان بڵێ ئەمانە چۆنە
ئەمە چیت پێویستە یەکەم شت بە چی دروستیەکەیت؟ ئەوە زیاتر لە مور و تەل دەسی پێ ئەەکەی بەڵام ئیشی زۆر قورسترە وەک لە جلی کوردی ئیشاتی زیاترێت پەنجەکانێکی لاکەوێت چونکە دانە تۆدانی وایە ئیشەکەی قورسە اینجا کاتی ئەوە بۆی بۆ پاکێ دەریکەیت یعنی وەکو ئیشی معمەل بێت خەڵک هەست نەکات کە چۆنەڵی ئیشێکی مناڵانەیە بیدائیە بڵین ئەوە ڕەوەن تۆ بۆ ئێستا دەکە قسەکانی سۆمەخان نایەتە بواری تۆزێگاوە جلی کوردی خاتوونەکان ئەمەنە لێزانان ئەرێ وەڵڵاهی ئەمەنە لێزانانە و قماش ئەگەڵی بۆ ڕۆژی تر چۆن ماشەکە قیاسمەکە ئاوەدەست من هەندێک تۆ لەم بوارە شتێکێک دەست پێ یەکەم سۆماخان ئەگەر باسێکی ئەمەمان بکەیت ئەمە چەند کاتی ویستووە ئیشێکی زۆر وردی تیاکراوە پێشمان بڵێ تۆ ئیشەکان دروستەکەی حازرە یان نەسەرخواست و تەڵاب دروستیانەکەیت زیاتر ئەوانەی کە لەلا من بەجێ ئێهڵم بۆ خۆ ئەڵەن بە زەوقی خۆ لە برای چکە ساحب ئیشەکە کەڵی بە زەوقی خۆ ئیبدایتیاکە من دایانە نیەم عەرزیانە کەمەوەی کە بۆ دڵی بێ مەسەرەن هەیە ئەڵێ عینەن ئەوە مێ ڕەنگێکی تر ڕەنگەکەی ئەگۆڕێت بە زیاتر دزاینەکانی خۆم بەکارهێنێ احتیما دەکەنە سەر خۆم باسێکی بامانە بە زیاتر بکەن چون ماشەڵڵا ئیشە لە مێزەرە ئەمانە ئەکسسواری جلی کوردین تایبەتن ئەوە کرێتە قژ لەسەر لایە قژی بۆ دائەنی هەر شانەیەکیشی هەیە لە دووەجا ئەمە قژەگرێت ئەم شانە بچووکە ئەمە ئێساکە لەسەری من تاقی بکەیتەوە چۆن ئەم حەڵقانەی تایە ئاکاتە من نابێمە لە ساڵۆن نەجوان جۆنڕێکی بخەنەوە بەس هەرە من ئەوە ئەیەن لێرە وایە باڵە ئەمە ساتەکەی کێشەی نییە وانەی تری قایم ئەەکەی زۆر ناسکە جامە لەگەڵ جلی خۆیان ڕێکی بخەیت زۆر جوان هەر زۆر جوان بچی بۆ حەفلەیەک و دایمەن ئەوە ئیشانە خەڵک لێتە پرسێلی کێو بوو وایە ئەمە هەر زۆر تایبەت کێوازی لە خەڵکی خات سۆما بیتەوە ئێرە پارێک نەبێت بەسویستم ئەوەتان بۆ بێنم چیت ئێمە نیشانمان بە ئەمە هینی بووکە باشە ئەوە هی خەنەبەندانە تەبانەوە سێتی خۆشی لەگەڵا هەمووی ملواتە سێتی خۆی خەنەبەندانە لەگەڵ جلی سوورە ئەوە جوانتە ڕێکەکەوێت ئەوە سێتەکەیتی وایە کچان زیاتر پەمەی هەڵەبژێرن یان سوور هەڵەبژێرن بەڵێ لەبەرەوەی گۆڵدی تایە زیاتر حەزی لەکەن بە زیاتر گۆڵد بەکارەهێنن سلڤەردا ئەنێن بۆ نە ئەوەیانە بەس وەکو ئەمەیان ئێستا ئەمە تۆزێک باڵای بووکەکەش دەورە بینێ بۆی کە ئەمە بەرزدابنی یان نزم باڵای دەورە بینێت تەسریحی قژەکەی کە هەڵی بژێرێت ڕەنگی قژەکە و میکەبەکە فەرقەکات یعنی ئێستامەتیایەتی زیاتر بە کریستاڵ ئیشەکەم یا مرواری کاتەکەمانەڵی هەرێ بۆ نمونەمە بۆ کێ ئەبێت بۆ چ بووکێ زیاتر بۆ باڵا کورتە بێت ئەمە بۆ باڵا تا بەرز بێت و لە بەشی پێشەوە بێ بۆ باڵا کورتە بێت قژیشی کراوە بێ قژی کراوە بێت ئەشتوانەیە کۆی کاتەوە بەس نیو کۆبوونەوە بتاڵەتی هەڵی ناگرێت چکەگە بە هەڵی گرێتتر زۆر ئۆڤەر دەرەچێتە هاتو ماچ باش ئەوانی تریشمان پێڵی هەریەکەەوە بۆ کێ ئەبێ زۆر باش ئەگەر شتێکی تایبەت بەرچاوت کەوتووە حەزەکەی نیشانمانی بیت من ئیشی خۆم خۆشە هەمووی بە تایبەتە بینم ئەی دەستەکانە خۆش بە بەبستانەوە کە شێوازی دروستکردنەکەی وابێت کە حەزکەی قسەی لەسەرکەی ئەمە بۆ کێ ئەبێت ئەمە بۆ کچی گەنجی ناسکەچە بۆ حەفلەیە تەسریحێکی باسیت کاتێنێ ها سادە بیت بەستاجێکی بەسیت دابنێ خۆی وایە مۆدلی ئەوەشە بزەکان ئەمەناتە خۆیان لە بیرە ناکەن زۆر سادەی تورکیا زۆر تەسیری کرد لەسەر دیزاینی شێوەمان و چاکردنمان لانی زیاتر تا ساڵانی پێشووتر خەڵک حەزی لە قەرەباڵغی بوو ئێستا خەڵک حەزی لە بەساتەتە لە بری دوان بڵین درامای تورکی زۆر تەسیری هەبوو لەسەر ئەو شتا لە ئاستی جیهانشە هەر ئەو فاشوێنانەی کە لە بواری با بڵێن جلوبەرگی و کائیشەکەن ئەبینین بەرەو سادەتر ئەڕۆن تەبیعی تر بن وایە جوانیشە بەڕاستی نەکەوەیەکانێک جان نایناسیتەوە فەقیرە ئەمەنە گۆڕانکاریان تیا کردووە ئەمە هی بووکە بەڵام سەری ئیش و قورسایەتی کە و چۆن ئەوەستێت باش ئەمە بۆ چ بووکێکە بێ چۆن بێ جلەکەی چۆن بێ قژە بۆ هەموو تایپێ بەکارێت ئەو بۆ هەموو تایپێ بەکارێکی شەمانیە بەس لەگەڵ کێشەکە تۆزە کێشەی نەبێ قورسێکی
بەڵام قاعدەی هەیە کە دائەنرێت دیتر لەسەر ئەوەستێت هیچ کێشێکن نابێت ناکەوێت باشە ئەوەیان ئەمە پێوتە ئیشی غەجەری کۆن ئیشی غەجەری قەجەری باشە ئەمە چییە؟ هەیە بۆ جلی کوردی حەزیلێ هەیە بۆ حەفلە حەزیلێ هەیە ئەیبا زیاتر ڕسمێکی پێوە ئەگرێت زیاتر بۆ فۆتۆگرافی ئەمە هەمووی بەس بۆ جلی کوردیە بنەم شتانە؟ نانانا زۆربەی ئەکسسوارات و ئێستا بۆ جلی کوردی ئەبێت یان نا زیاتر من لەگەڵ عەزەیە دای ئەنیم جوانتر بێت بەلای خۆمەوە سادە بێت جا زۆربەی کچەکانە ڕۆم بۆ لای ئەسپوشت ڕسمەگرن تەلیفۆنم بۆکەن ئەڵەن دیزایانی کۆنمان ئەوێت لەگەڵ تازە بۆ مانیتیەکەڵ کە شتێکی غەریب دەرچە بووی بتوان ڕسمێکی پێوە بگرین یانی زۆربەی خەڵک شتی ئەن نۆرمەڵم لێداوە ئەکەن تایبەت بەڵێ باشە سۆمەخان تۆ دیزایانی جلوبەرگی کوردیش بە ئام ئەەکەیت بۆ ئەم دیزاینە بەڕێسان کردوتانە بەڵێ گەر باسێکی دیزاینەکەمان بۆ بکەیت ئەوە قەیفێ و تەنانەت گوڵەکانیشی یەک بە یەک بەدەست دروست کراوە تقریبەن ئەمە 22 ساعتی لێوە گرتووم بەس گوڵەکانی جگە لە دوورمانی خۆی و ئیشکردن لەسەری درومانەکەشی خۆتەکەی بەڵێ هەمووی خۆم احتیمالم لەسەر خۆمە 100% جا سواز بۆ خۆم نێکی لەو کەسانم کە دەستم پێکە زۆشتم سەقەت نەکرد چکە حەزم لێی بوو و خۆمە فێر کرد یەکەم جار بە وەرەقە فێر بووم دوای بە جەریدە دوای چوومە سەر قوماش مەسەڵەن قوماشی زیایەتی هەبێت چی نەبێ بۆی سەقەتی نەکەی کە مەزبوط مەکرد دەستم پێکرد قوماشەکەم هێنا ئەمڕێ بەڵام ئەوەڵ بە خۆم دەستم پێکرد دوای بە کەس و کارم دوای مۆزوعەکەتە تەوری کرد خەڵک وەلی هەڵی میداوا بکە باشە ئێستا کەواتە ئەمە زیاتر بۆ بەهاریش جوانە ڕەنگەکانی ناس بەهار نەورۆز زیاتر داوای ئەەکەن لە بڕێ قەیفەش خۆتەزایی نەورۆزی ئێمە تۆزە سارد دەبێت بۆ نەورۆزی ئێمە زۆر زۆر نەورۆزمان بڕێ کرد ئێستا هەوڵەکان هەمووی چڕبۆتەوە بۆ جژنی ڕەمەزان باشە ئێستا تۆ لەگەڵ ئەمانشە کۆمەڵک ئەکسسواراتی تریشە دروستکردەوە و گوڵەیەخە و ئەمانەوەیە هەمووی هەیە هەمووی حازرە بەڵام من زیاتر لە نمونونەکانی ئەوانشمان نیشانەیە ئەجاشتە کوردەواریەکانیشم هەیە فەرموو لەگەڵ جلی کوردی بە تایبەتی مەسەلەن ئەم سێتە لیرەکەی خۆمانی تایە ئەمە گوارەکانێتی بەڵام تای گەر تۆزە کامیرەکە دیقەتی بات کە ئیشەکەی کە چۆن پاکە باش بۆواتە ئیشی وردت زۆرتیا کردووە ئەمە زۆر سەی بازەنگەکەیکە بەڕێی تۆ لە ئیشی دەستی ئەوە ئەچێت ئەتیادی خەڵک بیکە دەستەکانە خۆش بن زۆر فاس هەروەها ئەم بە شەشم هەیە ئەفو ئەو مەنیکانە گەر یارمەتیم بن کێشی بهێنی ئەم سەڵزەش چای منی گرتووە ئەمە شتێنە سۆمەخان واز لێبێنە بۆ ئێمە نانە زۆر ئاساییە میوان ئیش جوان بوو ئەوایە بەرهەمی زۆرە فریان ناکەی نیشانی بێ فەرموو سۆمەخان پێمان بڵێ لەگەڵ ئەم قسانەیە تاکو ئەوە ڕێکەخەین خواستی هاوڵاتیان بە تایبەت بوو ئەم ساڵ ئەوە لەسەر لە وەرزی بەهارین هەرچەنە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵام بەرەو جەژنە ڕووین خەڵک زۆر حەزی لێ لە جەژنیشە جلی کوردی بپۆشێت خواستی هاوڵاتیان لەسەر ئەکسسوارەتەکان لەسەر دیزاینەکانی جلوبەرگی کوردی چۆنە وەڵا ئەم ساڵ خۆی چۆنەڵی نەورۆزمان کەوتە ڕەمەزانەوە جەژنێکی بە دواوەیەت بەڵێ بەڵام لەگەڵ ئەوە هەر هەمووی خەڵک داواکاری هەبوو هەنێ دیزایانی هەبوو من زۆر تەڵەبات وەرناگرم لەبەری دوورمان و ئیشەکەشی خۆم ئەینکەم کات ئەخایەنێ حەزەکەم کات بم بە شتێکی کە دروستیەکەم بە قیمەتی هەبێت و بە جوانی بۆ بەدڵی خۆشت بەڵێ ئێستا ئەمە زیاترین شتم ساڵ ئەمەم لێ داوا کردو لەبەری هەموو ڕەنگەکانی تایە باشە و بەکارێ لەگەڵ هەموو جلەکان ئەو بوارەکەیەتی و شتاجەکەیەتی طبعا ئەمە خۆی دوای دانیشی بەرزی ئەەکەیتەوە لەبەری هەمووی بەتەل کراوە بۆی زیاتر دەرکەوێ بزەبت ئاوها بەرزی ئەەکەنەوە سەلیقەی پێ چۆنە سۆمەخان ڕەوان ماشەڵای دەبێ حەقم نیە هانە دەیە مەڵێن زۆر حەزم بۆ
هەر نەبێ دوکانێکی کوتاڵفرۆشی زۆر حەزم بەجلی کوردی هەیەەوە لەم ڕۆژانەشە بە ئامادەکارەکانم وت قەی چێکە با من ئەگەر شەر نییە بۆنەکان بێ شەرنیە جەژن بێ یان نەورۆز بێ با لە ڕۆژی ئاساییشا جلوبەرگی کوردی بپۆشین باسی پۆشی ناکەن باسی دیزاین و دوورێنەکە حەزم لێتی بووی پۆشین بۆی لێ ئەزانم ئەگەر وا بێ دەورە ئەم ئەو مامۆستاش ئەی دەستە خۆش بێ ئێ باسی ئەمەمان بۆکە ئەمە زیاتر لەگەڵ ئەزەی حەفلە ئەکرێت یان لەگەڵ کۆستم بەشی کۆستم باش ئەی دەستەکانە خۆش بە من لەگەڵ ئەزیە جوانەوەیە عزێ لەگەڵ کۆستم چاکەتی ڕسمی زیاتر چکەنە مناسبە هەیە ئێمە چاکەت و تەنووری ڕسمی بۆ ئەکەین پێویست ناکە عزەی بۆ بکەین ئەو ڕەنگە تایبەتانە هەڵی ئەوژێرم بۆچی لەبەری لەگەڵ هەموو شتی ڕێکەوێت باشە گۆڵد و سلڤەر عادەتەن کە ئیشی تیاکە لەگەڵ هەموو شتێ ڕێئەکەوێت و خەڵ کێشەی نییە یعنی تۆ سێتێکی وا هەبێت توانین لەگەڵ زۆر قاتیتر ڕێکی خەیت کێشە نییە ڕەنگی محەدەد نییە ئێستا مەسەلەن ئەم سەوزە هینی جلی کوردیە ئەمە پشتێنی شەو ملوانکەشە هەیە یەک دانەم لێ داوە ئەکات هەیەڵە پشتێن و ملوانکە کەشیم بۆ بکە باشە ئەمە ئاوە ئەکرێتەمە یەتە خوارە باش خۆی ئەو بەشل لە ملکردنە زۆر جوانە کاتکی تەجلی کوردی شانچی ئەکسسوارات و شت سەوتی بێت و لیرە بێت دەستەکانە خۆش بێ هیوای سەرکەوتنی بەردەوامت بۆ خوازی ساڵاخان بەڕێزم خۆشحاڵ بووین هەروەها سپاس بۆ ئێوە ئەزێتان کێشا بەڕێزن کاری جوانتر و باشتر ئیشەڵڵا ئەم سەفەرە شێکتری ئەبینینەوە لە ئیشی جیاواز بکە هەرم بەشە ئیش ناکەم من ڕەشەڵڵا ڕۆژە بانگێشتت ئەەکەین بە تابلەکان دەستەکانە خۆش بێت